ئەو نەفرانە ئەوی مشکلەی معیدەیان هەیە و لۆ نمونە برینتان هەبی لە معیدەی بەڕاستی زۆر ئازارە زۆر ناخۆشە لە زیاتی یەکەمین غاردن لۆ کیمیاوی تشتە چیدی تجربە بکەن لە سویسرە فحسیان کردبوو بە نێزەکی 100 نەفەری ئەو مشکلیان هەبووە چیان کردبوو کەلمیان دایتێ ئاوی کەلیمەکەی ئەوەندا پێشانتان ئەمکو حازر دەکەن لە زۆر نەفەرەکان بەڕاستی برینەکە هەر چارەسەر بووە هەرچا بووە لە هەندێک نەفەر زۆر کەمتر بوو ئەو نەفەرانە لۆی نومونە ئەوی ڕۆماتیسیان هەیە لەوێش فحسیان کردبوو ئەو کەلمیان چیان لەسەر دەکرد وچی بانداژێکیان دروست دەکرد لەو شوێنەوی ئازارەکەیان هەبوو ئازارەکە زۆر کەمتر بوو و ئەو نەفەرانە زۆر ئیسراحەتیشیان کردبوو ئێستا من یەکەمینجە پێشانتان دەدەم کو ئەنگۆ ئەو کەلیمەی بەکاردێنین لۆ ڕۆماتیس ئەو پەلکانە لا دەبین یەکەمین جار ئەو دوو پەلکانە باشن ئێستامە ناوەندەکەمان پێویست نییە لە بەچێت کەگە بانداژی بکەین بەڕاستی ئەو ناوەندە وچی زیاتری سەعاتتان دەکاتن لێ لا دەبین ئێستا حتا ئەنگۆ سوودی لەو کەلیمەی وەگرن چ دەکەن دەبی کیچەک تەماشای بکەن ئاوەکە بێتە دەرێ سە تەماشای دەکەن لێرە کیچەک ئاوەکە دێتە دەرێ ئەوەی چ لێ دەکەن ئێستا لۆ نمونە ئەنگۆ مشکلەی چۆکەکەتان هەبیتن ئەگەر بە کامێرەی بێ ئەو لای ئاسانترە هەتا پێشانیان دەم ئەوەی ئەو ها لە سەری دادنێن ئەوەش ئەو ها لە سەری دادنێن بەنداژە چی دەکەن لە هەموو باشترەگە لە فافێکی و هەبن بەنداژەکەی دەکەن ئەو لەفافە حتا نێزیکی 6 سەعات دەتان لە سەری دانێن ئازارەکە زۆر کەمتر دەبی بەڕاستی ئیسراحەتیش دەکەن لۆ نمونە ئێستا داپێتان هەبی باپێتان هەبی ئەوەی مشکلێ هەیە کاتان لێ دەکەن بڕۆنە کنیان ئەو لەفافێ بکەن بەخوای زۆر سوودی لێوەردەگرن دووەمین تشتەوی دەتان زۆر سوودی لێوەگرن ئەوە یەکەمجار پێویستە ئەو کەلیمەی کچێک ببڕین ئەوە لۆ ئەو نەفەرانە ئەوی گوتمان برینیان لە مەعیدەیە هەیە ئەوە کوورەکە ئەوە دەبی نێزیکی 3 حتا 4 هەفتە هەموو ڕۆژێ 3 بەرداغی بخۆن حتا ئەو برینانە لا دەچیتن بەڕاستی هەندێک حەسارەتی تریش هەنا ئەوان کەمێک باشترن لەوەی چکە یەکسەر ئاوەکەی لێ ڕادەچێشیتن ئێستا کەوچکە کشمان دەوێتن لێرە ئۆکێ بەرداغێکی ئەوها ڕۆژانە دەبی 3 پەرداغی ئەوها بخۆن وچی گوتم لێ نێزیکی 2 حتا 3 هەفتە حتا ئەو برینانە معیدەی وچ بلێ لاچیتن بسم الله تامیشی بەڕاستی زۆر خۆشە یان هیچ ئەو نییە بڵێم تاڵە یانە کچێک شرینیشە بەس ئاگدار من ئێستا 100 نەفەرەکان پرسیا دەکەن ناتەم یەکسەر کەلمێکی ئەوها بخۆم با دەتانی بخۆی بەس مشکلەکە بەڕاستی تووشی زۆر غازاتی دەبیتن لێ ئەگەر بەس ئاوەکەی ئەوها بخۆی ئاساندرە ئەوون زیاتر سوودیشی لێوە دەگری کەلمێش عادەتێکی هەیە ئەنگۆ هەر دەبی لەگەت چاوری بخۆن حتا ئەو تووشی ئەو غازیاتیان نەبن تەندروست بن